بەڵێ بەنای پەرودگای هەڵبەدێمە هاین لە شوێنی ڕوودا و بەداخەوە ئەم شەو ڕووداوێکی نەخوازراومانە بۆ لە جۆری ئاگر هەڵبەت 12 خولێک پەیوەندی بە ژووری کۆنتترۆلمانەوە گیراوە بە دروستبوونی ڕووداوێکی ئاگر بەرامبەر نەخۆشخانەی گەورەی ئاشتی ئێمە هاین لەم جوگرافیادا ئێمە دەست بەجێ تیمەکانمان ڕایڵە کرد تیمی یەکەممان بنکەی سۆرانمان بە یەک خولە گەشتنی کردو بۆم جێگایە هەڵبەدەمە ئۆتۆمبیلێکی بار هەڵگیرە لە بابەتی سوتەمەنی جۆری گازۆیل و ئەم بابەتە لە ئەنجامی لێچوونی بڕێ لەم گازەیە کە هەڵی گرتووە دیارە خەزانەکەی لە ئەسبابی استدامە و زەرەباتی ئەم سوورانەوە ئەمانەی کە زەربەی خواردووە وەجگەلەوە کە کارلێک هەبووە لەگەڵ کارلێکەکەی کە ڕژانی کردووە بۆ سەر باتریەکان و ئەمانە و لە ئەسبابی ئەوە ئەم ئاگرەیە دروست بووە. بۆ ئەم مەبەسە ئێمە شەشتی ماڕایڵە کە جگە لە تیمەکانی ترکە خسمانە ئاڵەتی ئامادە باشەوە ئەفسەرانمان هەمووی لەم جێگاداوی کە بە پەیوەنی گرت و هاتنەوەی کردووە و خۆشبەختانە زیانی گیانی بەدواوە نەبووە زیانە مادیەکان تەنها کەلەی ئۆتۆمبیلەکە بە ئەندازەیە کە دووچاری زیان هاتوتۆ و نەمان هێشت و ئاگرەکە تەشەنە بکە بۆ بەشی دواوەی. ئەم جۆرە ئاگرانە ئاگری زیرەکن ئەم جۆرە ئاگرانە خێرایی گرگرتنیان لە خولەکێکەوە بۆ 5 خولەکە جۆری گرگرتنی ئەم ئۆتۆمبیلانە ئەگەر لە 5 خولەک زیاتر بێ هێزی زیاتری تەشەنەکردنیان هەیە و قودرە و تاقەی کۆنتترۆلکاریان زۆر زەحمە دەبێت. ئێمە بۆم بەسەر جۆرە ئاگرانە فۆم زاید ئاو بەکارێنین کە مادەیەکی کیمیکاڵیە و لەگەڵەوەدا جێگای دەستخۆشیە بۆ تیمەکانمان بۆ کارمەندان کە بەو خێرایە کە بەگەیشتنیان بۆ سێ خولەک و چەند چرکەیەک توانوێنە ئاگرەکە کۆنتترۆل بکەن. وبێ دەکەن کە شۆفێران لەم حاڵەتە ئاگرانە تێگەیشتنیان بێ کە زۆر مەترسیدارە و گیانی خۆیان پارێزراو بێ و دوورکەونەوە لە سکەلەی ئۆتۆمبیلەکە هەندێک جا قفڵبوونمان هەیە خۆشبەختانە کە وتمان زیانی گیانی بە دوای خۆیان نێناوە و ئێستا ئێمە کردداری بە ساکردنەوەمان هەیە. کردداری ساکردنەوە بریتە لە دوای کۆنتترۆلکاری لە بابەتی جێهێشتن و خلاصکردنی ئاگرەکە بەڵام بۆ دڵنیاییدانەوە هەم لە سەکۆی جێگاکە و هەم لە ڕووداوەکە دەبێ میشەیە بکەین بۆ بابەتی سەلامەتی گشتی و جیاکاری شریتمان کردووە و ئێساکانە لەبەر لێچوونی ئەم گازە دەمانەوێ خاوەنەکەی کە هاتنی کردووە و خەزان و ئۆتۆمبیلی تایبەتیانە ناوە دەرفەتمان پێداوە هەرچی زۆر بەتاڵی کە ئێمە لێرە دەبین هەتا بەتاڵیەکە بۆی زیانە مادیەکانیان زیاتر نەبێ دوجار بەلادان و دڵنیاییدان بە جادەکە تو جادەکەیشمان ریسکی زۆر تایە و تەنها بە ئاو دڵنیایی نادرێتەوە و ئەبێ ئەمە لە ڕێگەی خۆڵپڕژانن تا 2 بۆ 3 ڕۆژێ لەگەڵەوەی کە دوجار سەلامەتی تەواوەتیە درێ چونکە ئەم ڕێگایەکی سەرەکیە هاتوچۆی زۆری لەسرە نامانێت دوجار ڕووداوی هاتوشۆی بەدوایە بێ ئەوە ئیشی ئێمە بێ ئەیکەین دوجارە بێتە ئیشی برادرانی شارەوانی بە ئومێدی چانسێکی باش بە هەموو لای بەداخەوە کە ئەم ڕووداوە دروست بووە و ئێمە هاین لێرە لە شوێنی ڕووداو.